ونعوذ بالله تعالى من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، إلها واحدا فردا صمدا، الذي لم يتخذ صاحبة ولا ولدا، وأشهد أن محمدًا عبده ورسوله وخيرته من خلقه وخليله، بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة، وكشف الله به الغمة، وجاهد في الله حق جهاده حتى أتاه اليقين، صلى الله عليه وعلى آله وصحبه أجمعين. أوصيكم عباد الله أولاً بنفسي الخاطئة بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله في وفيكم وفي الخلق أجمعين. قال تعالى: ولقد وصينا الذين أوتوا الكتاب من قبلكم وإياكم أن اتقوا الله. وقال تعالى: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله، وخير الهدى هدى محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد، لخطبەکانی ڕابردوودا باسی هود پێغەمبەرمان کرد، سەلامی خوای لەسەر بێت، و باسی قەومی عادمان کرد، چۆن چۆنی تەمەڕودیان کرد و چۆن قسەی پێغەمبەرەکەیان شکان و خوای گەورە و میهرەبان چ ڕەشەبایەکی بۆیان هەڵماڵی کە 7 شەو و 8 ڕۆژ بوو کەسیان نەما، و دەرز و عیبرەتی ئەو قسەیەمان باس کرد. ئەلەم هەفتەیەدا بە پشتیوانی خوای پەروەردگار ئەچینە باس بە هەڵبژاردەیەکی تری، ئەچینە باس پێغەمبەرێکی تری، ئەوش پێغەمبەر ساڵحە، سەلامی خوای لەسەر بێ و لە پێغەمبەری خۆمانش بێ صلی الله عليه وسلم. قەومی صالح، صالح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت پێغەمبەر بوو لەلایەن خوای پەروەردگارەوە. قال تعالى: كذبت ثمود المرسلين. كذبت ثمود المرسلين. جا قومی ثمود خۆ یەک پێغەمبەرێکیان هەبوو کە کێیە؟ کە صالحە، بەڵام بۆ خوای پەروەردگارە فەرمێت كذبت ثمود المرسلين، بەجەمع باسی مرسلینەکە، یعنی قەومی ثەمود پێغەمبەرەکانیان خستە درۆوە، خۆ یەک پێغەمبەرێکیانش هەبوو، ئەوش صالح بوو. ئەم ئایەتە بەڵگەیە لەسەر ئەوەی هەر کەسێ ئیمانی بە هەموو ئیسلام هەبێت، ئیمانی بە هەموو پێغەمبەران هەبێت، ئیمانی بە یەک پێغەمبەر نەبێت، هەموو پێغەمبەرانی خستەتە درۆوە، چونکە ئەوان صالحیان خستە درۆوە. خوای جەلە جەلالو ئەفەرمێت: كذبت ثمود المرسلين، هەموو پێغەمبەرانیان خستە درۆوە. ئەمەش ڕەدە لەسەر ئەو کەسەی کە ئەڵێن یەهود و نەسارا، گاور و جوولەکە، مەسیحیەکان برامانن. نەخێر، نەخێر، ئیمانیان هەیە بە عیسا. چۆن ئیمانیان هەیە؟ ئەڵێن عیسا کوڕی خوایە. ئایا ئیمانیان هەیە بە پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم؟ نەبەخوا ئیمانیان پێی نییە. کە ئیمانیان پێی نەبوو کەی برات بوو؟ بە تەئکید ئەوانە کافرن. هەچ کەسێک ئیمانی بە یەک پێغەمبەر نەبێت، ئەو ئینسانە کافرە باشە و هەتا بەیانیش ئەو نوێژ بکە، با بە ڕۆژ هەر بە ڕۆژوو بێت، بەس ئەوەنە بڵێ ساڵح پێغەمبەر نییە، بەس ئەوەنە بڵێ شوعەیب پێغەمبەر نییە.
بەس ئەوەنە بڵێ یعقوب پێغەمبەر نییە بۆ نمونە ئەوە ئیمانت بە هیچ پێغەمبەرێک نەهاوردووە بۆیە ئەفەرمێت كذبت ثمود المرسلين ثمود وەکو عاد وتمان ثمود خۆی تەبعا ناوی کەسێکە ثەمودی کوڕی عافیری کوڕی ئیڕەم کوڕی سام کوڕی نوحە ناوی دەمسپێکەیان بوو کە ناوی ثەمودە بەو ناوەوە ناوی دێکەیان نا دێی ثەمود لە ناو عارەبشا هەیە فڵانە دێ بە ناو فڵانە شێخەوەتە ئەڵێن دێی شێخ فڵان کەس لەم لاوە هەمانەکە لەبان مەسەلەن ئەوەی لەم قۆڵەوە بێ ئەڵێ دێی مەحمی پەریزا ئەڵێ دێی شێمەحمە و دێی بە ناوی کەسێکەوە ناو دێکەش نراوە بۆیە ثەمود ئاوە هاتووە ناوی کەسێکە ناوی دێکەش بە ناوی ئەو پیاوە نراوە كذبت ثمود المرسلين إذ قال لهم أخوهم صالح ألا تتقون پێیانی وت ساڵحی برایان لە نەسەبا نەک لە دینە چونکە نەسەبیان برایان ئامۆزای تایە برایی تایە کەسی تایە ئەوە بۆ تەقوای خوا ناکەن ئینی لەکم ڕەسوول ئەمین من نێراوێکم لەلایەن خوای پەروەردگارەوە بە ئەمانەت ئەو ڕیسالەیە بە ئێوە ئەگەێنم بەڵگەی لەسەر چی کە صالح پێغەمبەرە وقال تعالى كذبت ثمود بطغواها إذ انبعث أشقاها فقال لهم رسول الله ناقة الله وسقياها رسول خواي صالح سلامي خواي لسر بيت جاء قبيلي ثمود كقوم صالحة كانوا يسكنون الحجرة فيما بين الحجاز والشام لبين مدينة بۆ تەبوک 450 کیلۆمەتر لای شیمالی مەدینەوە بۆ تەبوک 450 کیلۆمەترە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە لە نۆی هیجریە کە دەرچوو بۆ غەزای تەبوک دایە ناو دێی ثەمودە چوە دیار ئەو بیرە کە حوشترەکە ئاوی لێ خوارد کە چوە دیاری سەیرەکە هەویریان کردە بەو ئاوە و ئاوی لێ خوێنەوە فەرمووی ئەوە چیەکەن فەرمووی هەویرمان کردە فەرمووی بیڕێژن هەویرەکە ئاوەکەی مەخۆنەوە هەویرەکە بدەنە حوشترەکان و پا هەڵگرن و دەرچن بە گریانەوە دەرچن واتە فکر و هۆشت لە لای ئەم دێیە بێت تەدەبوری ئەم دێیە بکەیت چۆن ئێران بوون دەرچن عەجەلە و بە گریانەوە دەرچن ئەترسم ئێمەش تویشمان بێ وەکو ئەوان چۆن تویشان بوو ئەلەو شوێنانەی کە مەعسیەتی تیا کرێت ئینسان نابێت لەو شوێنانە بمێنێتەوە بەڵێ لە دوای قەومی عاد قەومی ثەمود هاتن ئەوانش عەرەب بوون عەرەبی مستەعرەبە بوون عەرەب بوون قەومی عاد و قەومی ثەمودش دەستیان کردە بتپەرستی هەمسا دەستیان کردە بتپەرستی خوای گەورە و میهرەبان یەکێکی لە ناو خۆیانی هەڵبژارد کە ساڵحە کردی بە پێغەمبەر و بانگەوازی ئەو قەومە بکە و هەموو کەسێکە بانگەوازی خەڵکەکە مامۆستایە مەلایە لە هەر شوێنێکە ئەبێ هەڵگری ئەو دینە بێ کە پێغەمبەران هەڵیان کردووە چونکە کوردەواری خۆمانەڵێ ئەڵێ مەلا جێگر پێغەمبەرە کە جێگر پێغەمبەری کوا دەعوە و بانگەوازی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە پارە خواردن بوو ئەوەی پارەی پێ بخۆی ئەو دینە هەڵەگری بوو ئەوەی خەڵکی پێچەواشە بکەی یا ئەبێ ئەوەی کە پێغەمبەرەکە بە قەومەکەی وت ئەوە بە قەومەکە بڵێ خوای گەورە و میهرەبان ساڵحی کردە پێغەمبەر و بانگەوازی قەومەکەی کرد بۆچی بانگەوازیانی کرد یەکەم جار هەموو پێغەمبەران ئاوهایە قال تعالى بۆ یەک خواپەرستی بە تەنها خوا بپەرستن جگە لە خوای گەورە و میهرەبان کەسی تری شایستەی پەرستن نییە چونکە پەرستن لە غەیری خوا هەیە کەسمانەیە پەڕۆوە پەرستێ خەڵکمانەیە قەبرە پەرستێ خەڵکمانەیە خۆڵە پەرستێ خەڵکمانەیە شەخصە پەرستێ هەمانە مانگا پەرستێ هەموو شتێکمانەیە کەس ئینکاری نەکا و مەوجودە بەڵام ئەوانە باتڵن لا إله إلا الله ئەوەی مستحقی عیبادەتە خوای گەورە و میهرەبانە ئەی قەومەکەم وإلى ثمود أخاهم صالحا
قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره أي قالكم تنها خوا بپرستن لغير خوا كسي تري شايستي پرستن نية. وقال تعالى ولقد أرسلنا إلى ثمود أخاهم صالحا چی پێیان بڵێ چ بە قەومەکەی بڵێ أن اعبدوا الله فإذا هم فريقان يختصمون پێیان بڵێ خوا بپەرستن بە تاک و تەنها واز لەم بت و دار و بەردە بێنن ئەتەعبودون ما تەنحیتون ئەوەی خۆتان ئەیتاشن بەدەست ئەوە پەرستن واز لەوە بێنن بەڵام بوون بە دوو فەریقەوە فەریقێکیان ئیمانیان پێی هاورد فەریقێکیان ئیمانیان پێی نەهاورد. وصالح سلامی خوای لەسەر بێ بانگەوازی قەومەکەیە کرد بۆ ئەوەی بگێتە دڵیان چونکە هەموو پێغەمبەران ناصح ئەمینن لە دایک و باوکت بۆ تۆ ناسیحترن لە دایک و باوکت بۆ ئێمە دڵسۆزترن چونکە جاری وا هەیە دایک و باوک ئەمرت پێکا بە خراپە بەڵام پێغەمبەران وانین زۆر دڵسۆزترن لە دایک و باوک بۆ کوڕەکەی خۆی بۆ ئەولادی خۆی. پێغەمبەران ئاوا بوونە سەلامی خوایان لەسەر بێت بۆیە بەو شێوە بانگەوازیان یەکرد یا قەومی بەوشەی یا قەومی لم تستعجلون بالسيئة قبل الحسنة ئەی قەومەکەم بۆچی داوای بەڵاو موسیبەتەکەن بۆ داوای هەڕەشەی خوا ئەکەن لە جیاتی ئەوەی کەوا لەشتانی ساخ کردە لە جیاتی ئەوەی کە چاکەکارە بەرامبەرتان خوای گەورە میهرەبان. یا قەومی أرأيتم إن كنت على بينة من ربي وآتاني منه رحمة أي قومكم ئێوە چاکەزانن من بەڵگەیەکی زۆر گەورە و ئاشکران پێیە و حەقە کە من پێغەمبەری خوام خوای گەورە میهرەبان ئاتانی منه رحمة منی کردووە بە پێغەمبەر. یا قەومی و هەروەها بەم شێوەیە بانگەوازی قەومەکەیە کرد بۆ ئەوەی بگەیە پێیان بە نەسیحەت و بە دڵسۆزی. خاڵی دووهەم هەموو داوای پێغەمبەران وابوونا وتیانە قال تعالى وإلى كذبت ثمود المرسلين إذ قال لهم أخوهم صالح ألا تتقون إني لكم رسول أمين فاتقوا الله وأطيعون وما أسألكم عليه من أجر إن أجري إلا على رب العالمين. أجر پاداشتم لإيوة ناوي قومك ئەجر و پاداشتی ئەم بانگەوازیە و ئەم پێغەمبەرایەتیەم لە ئێوە ناوێ ئەجری من لە لای خوای گەورە و میهرەبانە. هەموو داوای پێغەمبەران وا بوو وەکو باسمان کرد داوای ئەجر و پاداشتیان لە کەس نەکردووە. ئەو کەسانەی کە داوای ئەجر و پاداشت دەکەن بە ناوەی دینەوە ئەوانە شوێن کەوتووی پێغەمبەران نین مسلمانان والله ئەوانە شوێن کەوتووی پێغەمبەران نین. ئەوەی کە مەعامەلەت لەگەڵاکە ئەوەی کەوا جیدالت لەگەڵاکە بۆ پارە بە ناوەی دینەوە ئەوانە شوێن کەوتووی پێغەمبەران نین. ويا قوم لا أسألكم عليه مالا إن أجري إلا على الله أجري من لا إخوائي قورو مهربانا. وخالك تري يذكرهم بنعم الله عليهم ليعبدوه وحده سبحانه ولا يشركوا بعبادته أحدا. نعمة كان إخوائي قورو مهرباني أهاورد وفكر قومكي بياني أود واذكروا إذ جعلكم خلفاء من بعد عاد أي قومكم أو بيانو فكر خوتان كخواي قورو مهربان نعمتي زوري رجانة بانتانا إيوي كرد جينشين يسر زويلة دواي قوم عاد وبوأكم في الأرض يعني إيوي كرد جينشين وهروها نستجيبتان لسرزوي تتخذون من سهولها خصورا لسرزوي دا لكو قرقتان مبوخوتان قصركا وتنحيتون الجبال بيوتا شكا عمري أنزور دريجبو 1000 صال 800 صال خانجان لقرة كير صار دوان سيان دا بيست الرخاء هلسان وينحيتون من الجبال بيوتا لبان شاخة كان برديان أتاشي هەر بە شاخەکە خانجیانە کرد ئەمەنە بە قەوەت بن و عەمریان ئەمەنە درێژ بوو. فاذكروا آلاء الله أي قومكم ئەوانە هەمووی نیعمەتی خوایە بیهێنەوە فکر خۆتان ولا تعثوا في الأرض مفسدين فسادی مەنەنەوە لەسەر زەویدا
لە دوای ئەوەی خوای گەورە میهرەبان کە نیعمەتی ڕژانەبانتان ئەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای ئەوەی خوای گەورە میهرەبان نیعمەتی ڕژانەبانمانە لە دەست زاڵم نەجاتمانیدا لە دەست ترس و لەرز نەجاتمانیدا لە دەست ئینسانی خراپ نەجاتمانیدا بۆیە ئەبێ بیخێنەوە یادی خۆمان ولا تعثوا في الأرض مفسدين فسادی منەنەوە لەسەر زەویدا لە دوای ئەوەی لەبان هەموو ناز و نیعمەتێک کاتای لەبان هەموو خۆشیە کاتای هەمووی نیعمەتی خوای گەورە و میهرەبانە کە ئەم قەومە ئێستا لە ئەمانەتە لە شوێنی خۆیەتی کەس ناوی ناهێنێت بەڵام هەوڵ بدەین بەرەو پێش بڕۆین زۆر لە نیعمەتە ئەژین قەت وا لە نیعمەتە نەبوومانە فەسادی نەنێنەوە لەسەر زەویدا بەو شێوەیە بانگەوازی قەومەکەیە کرد وإلى ثمود أخاهم صالحا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره هو أنشأكم من الأرض خوای گەورە میهرەبان ئێوەی خەڵق کرد لە زەویدا چونکە باوکتان لە مادەی زەوی دروست کرا لە خۆڵ ئادەم سەلامی خوای لەسەر بێت هو أنشأكم من الأرض واستعمركم فيها ئاوەدانتان کردەوە سەر زەوی ئێوەی کردە سەبەبێک بۆ ئەوەی سەر زەوی ئاوەدان بێتەوە واستعمركم فيها فاستغفروه ثم توبوا إليه إن ربي قريب مجيب داوای لێبوردن بکەن لەو تاوانانەی کە کردوتانە تەوبە بکەن لە مەودا چونکە خوای پەروەردگار قەریبە بۆ ئیمانداران جواب دەداتەوە کاتێ دوعا بکەی وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان وقال تعالى أياني خست فكريانا وو هرشيشي أدا لقليا بياني أوت أتتركون فيما هاهنا آمنين ئێوە گەرەکتانە هەروە بە ئەمینی بژێن و هەروە لە خۆشیە بن و واسان لێ بهێنرێت ئەتتركون فيما هاهنا آمنين في جنات وعيون وزروع ونخل طلعها هضيم وتنحتون الجبال بيوتا فارهين هەروە بە ئەمینی ئەمێننەوە هەروە لە بێستان و لە سەوزایی و لە کانیاوە بن هەروە لە زەرعات و لە خۆشی و لە دارخورمای بەروبوومی هەضیم واتە زۆر خۆش و زۆر بەتام و زۆر نەرم وتنحتون الجبال بيوتا تنحتون ئەو شاخە ئەتاشن ئەیکەن بە ماڵێک فارهین عارفین کە زۆر لێزانن لێی فاتقوا الله وأطيعون تەقوای خوا بکەن لەخوا بترسن بە قسەی منش بکەن ئاوها وتمان پێغەمبەران ئەڵێن فاتقوا الله وأطيعون نەیان وتووە لەخوا بترسە و لە پێغەمبەرش بترسە لە من بترسە نە وتویانە بە قسەی من بکە بە قسەی پێغەمبەران بکەن سەلامی خوایان لەسەر بێت لە هەموو شتێکە بەو شێوەیە نەسیحەتیانیە کرد و هەروەها ئاگاداریانی کردەوە بۆ ئەوەی شوێن دەسەڵاتداری خراپ نەکەون دەسەڵاتداری خراپ شوێنی نەکەون و ئەوانەی کە وا ئیشی خراپاکەن بە قسەیان نەکەن و شوێنی ئەوانش نەکەون و هاوڕێتیان نەکەن قال تعالى ولا تطيعوا أمر المسرفين أي قومكم بقسي أوانا مكن كزياد رويكن وكإسرافكن الذين يفسدون في الأرض ولا يصلحون أوانك فساديا نولا سرزويدا كإصلاحناكن فسادي أويا غير إخوة برسن فسادي أويا خين رشتن بيت فسادي أويا خريكي زنا كردن بن فسادي أويا كخريكي عرى خواردن بن خريكي الظلم بن خريكي الرشوة خواردن بن بقسي أوانا مكن بويا أما قاعديكي زور قوري إسلام أريت لا وكو حديث لا طاعة لمخلوق في معصية الخالق كابراها شنه دا صلاة دار بيت كأمري بيت كد بمعصية إخوة نابي بقسي بكي لا طاعة لمخلوق في معصية الخالق بلام كأمري كدبو هذا دا صلاة دار وأمرك لشرع دا جي أبو واجب لسر التنفيذ بكي بوشي ويا أقداري أن يكردو ومجادلي لقلي أنا كرد بس بو أوي قناعات بكن وإيمان بينن لسبو أوي هدايات هو أنشأكم من الأرض واستعمركم فيها
فاستغفروه ثم توبوا إليه. بابزاني وڵامی قومەکەی صالح بۆ صالح چی بوو؟ قالوا يا صالح قد كنت فينا مرجوا قبل هذا. بەڕاستی ئەی صالح تۆ جێی ئومێدی ئێمە بووی، وتمان ڕەنگە بتکەین بە دەمسپی خۆمان بە کەسێکی عاقڵ. كنت فينا مرجوا قبل هذا، پێشەوەی ئەم قسەمان ئەم قسانەمان بۆکەی. أتنهانا أن نعبد ما يعبد آباؤنا. تۆ قەدەغەمان لێکەی ئەڵێ ئەو بتانە مەپەرستە کە باو باپیرانی ئێمە پەرستیانە. أتنهانا أن نعبد ما يعبد آباؤنا وإننا لفي شك مما تدعونا إليه مريب. بەڕاستی ئێمە جێی گومانین، جێی شک و گومانین لەو قسانەی کە تۆ ئەیکەی. ئەتەنهانە نەهیمان لەوە لێکەی. قومی هودشتی هود سەلامی خوای لەسەر بێ کە بانگەوازی قومەکەی کرد کە باسمان کرد، وتیان چی؟ قالوا أجئتنا لنعبد الله وحده ونذر ما كان يعبد آباؤنا. تو هەر ئەڵێی خوا بپەرستە، ئەوەی باو باپیر پەرستێتی مەی چۆنە بێ ئاوە؟ ئەمەش لەناو خۆمانە هەیە. کاکە ئەوانە ئەڵێ هاوار مەکە بۆ فڵانە قەبر و هاوار مەکە بۆ فڵانە وەلی و داوای شفا، ئەوە چۆنە بێەوە؟ وإننا لفي شك مما تدعونا إليه مريب. بابا ئەوانە جێی گومانن، ئەوان دعوەی پێغەمبەران ئاوا بووە. قەومەکەیان وتیانە تۆ نەهیمان لێکەی لەوەی عیبادەتی ئەم دار و بەرتا کە باو باپیرانمان چەند ساڵ ئەیپەرستن، چۆنە بێ ئەوە؟ بەڕاستی ئێمە لە جێی شک و گومانین لەو قسانەی کە تۆ ئەیکەی. قال يا قوم أرأيتم إن كنت على بينة من ربي وآتاني منه رحمة فمن ينصرني من الله إن عصيته. چێ هەیە بەرامبەر خوای گەورە و میهرەبان سرم بخە ئەگەر معسیەتی خوا بکەم؟ فما تزيدونني غير تقصير. أي قومەکەم جوابدانەوەی ئێوە بۆ من کە ئەڵێن وەرە تۆش غەیری خوا بپەرستە، بەڕاستی ئەمە لە خەسارەتمەندی زیاتریشی تیانە. ئەو کەسە خەسارەتمەندە غەیری خوا پەرستێت، خەسارەتمەندە لە دنیا و لە قیامەتە. ئینسانی مفسید گەلێ زۆرە، یعنی کەسێک کە خوای گەورە و میهرەبان نیعمەتێک بڕژێتە سەریا ماڵی دنیای بداتێ، هەڵەسن چەند جەردەیەک و چەند زاڵمێک و چەند کەسێکی بێڕەحم ئەچن کابرا ئەدزن و ئەیبەن و لەو سەر و داوای 100 دەفتەری لێکەن و 50 دەفتەری لێکەن و لەبەرەوەی ماڵی باوکیان خواردە، ماڵی باوکی خواردە. فەم کەسە زەلیل ئەبێ والله لە دنیا و لە قیامەتە، لە دنیا و قیامەتە ئەو کەسە زەلیلە. جوابی قەومەکەی صالح سەلامی خوای لەسەر بێ بۆ صالح ئەوە بوو، پێیان وت اطيرنا بك وبمن معك. چونکە چەند ساڵێک باران نەباری، وتیان ئەی صالح لەوەتی تو ئەم قسانە ئەکەی، تۆ ئەو کەسانەی کە ئیمانیان هاوردووە اطيرنا بك، تووشی بەدومی بوومانە بە بۆنەی تۆ. ئەها قسەی مشریکەکان بەدومی، تەشاؤم، تطیرە، بە بۆنەی تۆ چەند ساڵە بێبارانیە. اطيرنا بك وبمن معك. وپێیان وت إنما أنت من المسحرين، تۆ سحرت لێکراوە ئەی صالح ئەم قسانە ئەکەی. ئەمە جوابی قەومەکەیە. وپێیان وت ما أنت إلا بشر مثلنا فأت بآية إن كنت من الصادقين. تۆ بەشەرێکی وەک ئێمە، دەکوا ئەو بەڵگەیە کوانێ ئاەتێکمان پێ نیشاندا ئەگەر تۆ ڕاستەکەی، چکە ئەوان داوای بەڵگەیان لێ کرد. وپێیان وت أبشرا منا واحدا نتبعه إنا إذا لفي ضلال وسعر. کەسێ لە ناومان هەرساوە ئەڵێ هەرخوا بپەرستن هەرخوا بپەرستن، بە قسەی ئەمە بکەین شوێنی بکەوین، ئەوە ئێمە لە گومڕاییاتین. ألقي الذكر عليه من بيننا، يعني وحي بۆ ئەو دێ لە ناوی ئێمە لە بینی ئێمەیە هەرخوا ئەوی هەڵبژات. بل هو كذاب أشر، ئەوە زۆر درۆکە، مبالغەی هەیە لە درۆکردن. خوای تعالى فەرمووی سيعلمون غدا من الكذاب الأشر. چاوەڕێکن لە قیامەت ئەزانن کێ زۆر درۆزنە. ئاو هایان بە پێغەمبەر صالح هەوت سەلامی خوای لەسەر بێت، ئاوا خستیانە درۆوە و بە قسەیان نەکرد و
هەر بەردەوام بوون لەسەر عیبادەتی بتپەرستی داواکەین لە خوای گەورە میهرەبان کە لە گوناهەکانمان خۆش بێ و ئاخرمان خێرکە. صلى الله وسلم على نبينا محمد. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، بوشي وقوم صالح الردي پیغمبر صالح عن دعوة سلامي خواه لسر بيت ودعوة آياتي كان ليكر دعوة معجزة كان لصالح كر وتيان فأتي بآية إن كنت من الصادقين. أرسو نشونيكي تشول وتیان تۆ دوعا بکە بپارڕێرەوە لە خواکەت ئێمەش داواکەین لە بتەکانمان بزا کامەمان دوعامان قبوڵە. بتەکانیان هەڵگرت و لە ڕێبە بتەکانیان ئەڵێن کارێ وامان بۆ بکە کە دوعای ساڵح قبوڵ نەبێت. ئێمەش هەمانە ئەڵێ وەرە یعنی سەی عەقڵیەتیکە ئەڵێ ئەچینە بان خانگێک تو خۆت بکە خوارە بڵێ یا ئەڵڵا من هاوارەکەم یاشی عەبدولقادر گەیلانی بزا کامەمان تەواوی. لەگەڵەوەم چی فەرقتانێ؟ چونە شوێنێکی چۆڵی بەردێکی زۆر گەورەی لێبوو وتیان فأتی بآية إن كنت من الصادقين معجزەیەکمان پێ نیشان بدە لەو بەردە حوشترێکمان بۆ دەربکە ئەی صالح. دەوتی ئەگەر من دوعام کرد و حوشترێک لەو بەردەوە دەرس و ئیمانم پێ دێنن شوێنم ئەکەون و بەڕاستم ئەزانن وتیان وعد و پەیمانیان وەرگرت پێیانی فەرموو قال هذه ناقة لها شرب ولكم شرب يوم معلوم ولا تمسوها بسوء فيأخذكم عذاب يوم عظيم ويا قوم هذه ناقة الله لكم آية فذروها تأكل في أرض الله. أي قومكم أو حشتر لي درشت آيتك وبلغيك بلام وازي لي بينن إيوة داني مدن إيوة خواردني مدن إيوة بچاي بو مكان تأكل في أرض الله بس وازي لي بين خوي لسر زوي خوي گەورە مێرەبان أخوات ولا تمسوها بسوء نكن دسكاري بكن وأزيتي بدن دواجا فيأخذكم عذاب قريب عذابك زور تنوتيج نيزك توشتانا بيت. فأو بو آياتك بو فتنيك بو قومي ثمودج أو حشترا. قال تعالى إنا مرسل الناقة فتنة لهم فارتقبهم واصطبر. إما أو حشترا لو برد دركين سيري سر أنجاميان كأي صالح وصبر تبي بزاد شيئا بسرادير بلان بيانش بلي ونبئهم أن الماء قسمة بينهم كل شرب محتضر. روجي كان يا وكأبي حشترك بيخوات كس لو آونا أخوا حشتركش دم يكذا ناو كان يكوا ناو بيركوا آوي أخوات يقتر آوي تياناهش حشترك خواهي گەورە مهربان القرآن فرمي أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت. أو بو سيري حشتر ناكن بزانن چۆن خلق کراوە جاجتا حشترێک لە بەردێکەوە دەربچێ ئەبێت چۆن بێت ڕەنگی زۆر جوان حشترێکی زۆر گەورە طبعا حشترەکە کە دەرەچێ لە بەردەکەوە ئاوزشە. بەو شێوەیە ڕۆی دوڕ کاتنێژی کرد و دەستی کرد بە دوعاکردن و سەیری بەردەکەیان کرد کەوتە لەرزین و حشترێک لە ناو بەردەکەوە هاتە دەرەوە شەق بوو حشترێک دەرچوو حشترێکی زۆر گەورە و جوان حشترەکەش جێبەجێ ئەلەوێ بەشکەی بوو وە پێیانی وت ڕۆژێک کە ئاوی کانیاوەکە ئەخوا ئەمان هەر ئەهاتن بۆ دیار کانیاوەکە حشترەکەیان ئەدۆشی هەموو دێکە تێرشیرە بوون هەچی قاپیان هەبوو لە ماڵەوە هەمووی پڕەکرا هەڵیان نەگر بۆ چەند ڕۆژ بۆ بەیانی حشترەکە ئەڕۆیشت ئەلەوە ڕا بۆ خۆی ئەمانە هاتن لە دیار ئاوەکە ئاویان نەخوارد و ئاویان پڕە کرد ئاویان هەبوو ڕۆژ نە ڕۆژێ شیریان لەو حشترە ئەسەن بەشی ئەو دێیە کرد بە زیادەوە کە حشترەکە هاتە دەرەوە وتی وازی لێ بێ دەستکاری نەکەن. بەڵام وأما ثمود فهديناهم ئێمە هیدایەتمان دا ئێمە پێغەمبەرمان بۆیان نارد ئێمە شتمان بۆیان ڕوونەوە کرد بەڵام فاستحبوا العمى على الهدى خۆیان کۆراییان هەڵبژارد خۆیان گوێیان لە حەق نەگرت وما ظلمناهم خدا ظلم لە کەس ناکە. ئابەو شێوەیە فعقروا الناقة وعتوا عن أمر ربهم وقالوا يا صالح ائتنا بما تعدنا إن كنت من المرسلين. هرسان وكو خواه تعالى أفرميت وكان في المدينة 9 رهط
9 نفر يفسدون في الأرض ولا يصلحون قالوا تقاسموا بالله لنبيتنه وأهله ثم لنقولن لوليه ما شهدنا مهلك أهله وإنا لصادقون فأخذهم العذاب إن في ذلك لآية وما كان أكثرهم مؤمنين وإن ربك لهو العزيز الرحيم. خواهي قولوا مهربان بدا الصلاة وعزيزة بولنا وبردنيا وكافرانا ڕەحیم شە بۆ ئیمانداران و ڕزگاریان نەکات. هەرسان خوتەیان دانا، یەکێ لە ناویانە دەستی کرد بە قسەکردن فەنادەو صاحبەهم فتعاطى فعقر. هەرساوتی کاکە چێڵێن ئەی قەومەکە حشتەکە لە ناودەین هەرچی مناڵ و ژن و پیرێژنە بە هەمویان وتیان بەس نەجاتمان بێت قبولمانە. هەمویان ئیتیفاقیان کرد. هەڵسان ئەم 9 کەسە هەڵسان حشتەکەیان لە ڕێگا تەڵەیان بۆی دانا و لە ڕەسەدا دانیشتن هەتا وەکو تیریاندا لە حشتەکە و حشتەکەیان کەوان و حشتەکەیان داوە بەر شمشێر و سەریان بڕی. جا صالح سەلامی خوای لەسەر بێ فەرمووی وەلا تەمەسوها بسوء، دەستکاری نەکەن لەبەرەوەی یەأخوذەکم عەذاب ئەلیم، دوای عەذابتان بۆ تێ لە لای خوا. کە حشتەکەیان کوشت شەوش خڕەوە بوون ئەم 9 کەسە سوێنیان خوارد بەخوا با بچین صالح و ئەهلەکەشی بکوژین. لە دوای کوشتن و صالح و ئەهلەکەی هەنێ قەومی ئەمێنێ داوای خوێنەکە یەکەن ئەڵێن ئێمە ئاگامان لێی نییە و ئێمە ڕازگۆین. ئەم 9 کەسە لە هەردووکیان چاوەڕێ یەکتریان نەکرد هەتا وەکو هەنۆیان خڕ بوون لە نێزیکی ماڵی صالح سەلامی خوای لەسەر بێت. خوای گەورە میهرەبان ئەمری فەرموو بە جیبریل فەرمووی ئەو 9 لە ناو بەرە، بەردێکی هەڵگرد و دای بە تەوقی سەری هەر 9یانە هەر 9یانی لەوێ خەلاص کرد. بۆیە خوای گەورە میهرەبانە فەرمێ وەمەکەڕوا مەکرە وەمەکەڕنا مەکڕا، فێڵ و تەڵەکەکەیان بەتاڵەوە بوو. لە دوای ئەوە صالح سەلامی خوای لەسەر بێ هەر سەیرەکە دووکەڵ و ئاگرە و حشتیان قۆڵیان دەستیان بڕیە و ڕانیان بڕی وا خەریکن ئەیدەن لە شوش گۆشتە خۆن. کە ئەمەی بینی دەستی کرد بە گریان صالح سەلامی خوای لەسەر بێت، زانی عەزابی خوا دێت. سەیری کرد تاوی بەچکەکەیان نشنا بەچکەکەی بگرن، بینی لە بان شاخەکەی لەولا دەوریان کرد بەچکەکەیان نشکوشت. کە بەچکەکەیان نشکوشت و صالح سەلامی خوای لەسەر بێت بە گریانەوە هات بۆ لای قەومەکەی پێیانی فەرموو بۆیە هەمویان لە ناو چوون فعقروها فكذبوه فعقروها، هەمویان صالحیان خستە درۆوە و بە هەمویان و ئیتیفاقیان کرد بۆی حشتەکە سەر بڕن. فقال تمتعوا في داركم 3 أيام. صالح سەلامی خوای لەسەر پێیانی فەرموو 3 ڕۆژتان ماوە بۆ خۆتان ئیدارە بکەن لە ناو خانۆکانتانە. ذلك وعد غير مكذوب، ئەمە وعدێکە لە لای خواوە لە دوای 3 ڕۆژەکە عەذاب دێت. ئەفەرمێت لە ڕۆژی چوارشەمەدا حشتەکەیان کوشت، ڕۆژی پێنجشەمە یەکەم ڕۆژی عەذاب بوو، دەمچاویان هەمووی ئسفەڕت زەردەوە بوو، هەمویان زەر دەڵگەڕا. بۆ ڕۆژی جومعە دەمچاویان ئحمەڕت، دەمچاویان هەمووی سوور بوو. لە ڕۆژی شەمە وجوههم كان مسودة، هەموو دەمچاویان ڕەش هەڵگەڕا. کە شەو خەوتن و بەیانی ڕۆژی یەکشەمە کە خۆر هەڵدێ کە ڕۆژی عەذابە چاوەڕوان بوون، کۆمەڵە کەسانێکی زۆریان نارد بۆ لای خۆر هەڵاتەوە بە شمشێرەوە بزانن ئەم عەذابە چییە. قال إنا أرسلنا عليهم صيحة واحدة فكانوا كهشيم المحتضر. ئێمە یەک دەنگێکمان بۆیان نارد، بەس جیبریل یەک دەنگێکی کرد، كانوا كهشيم المحتضر، هەمویان وەکو چۆن کایەک لە ژێرپای حەیوانێک بمێنێتەوە چی لەو کایاکە ئاوهەیان بەسەرە هات. خوای گەورە میهرەبان فەرمووی ومكروا مكرا ومكرنا مكرا وهم لا يشعرون فانظر كيف كان عاقبة مكرهم أنا دمرناهم وقومهم أجمعين فتلك بيوتهم خاوية بما ظلموا إن في ذلك لآية لقوم يعلمون وأنجينا الذين آمنوا وكانوا يتقون. ئەوانەی
کە لەگەڵ ساڵحا بوون ئیمانیان هاورد ئەوان ڕزگاریان بوو فەئەخەذەتهم الرەجفە یەکدا زەلزەلەیە کەوتە ژێرپایان یەک دەنگێک کات یەک دەنگێکی زۆر قایم هەموویان لەناو چوون هەموویان لەسەر دەم چوونە زەویدا ڕوح لە لاشەیان نەما دژایەتی کێیەکەن ومەکەڕوا مەکرا ومەکەڕنا مەکرا خوای گەورە و میهرەبان عەبدەکان خۆی سەرەخە با هەچی دوژمنی دین هەیە کە چەنێ زیرەکن کە چەنێ هەوڵە دەن پێشکەوتووە بن مەکەڕ و مەکرە شەو و ڕۆژ مەکرەکەن بۆ ئەوەی دینی ئیسلام لەناو برن بەڵام ئەم دینە صاحێبی خوای گەورە و میهرەبانە فانظر كيف كان عاقبة مكرهم بۆیە یەک کەسێکیان چوو بوو بۆ مەکە بۆ حەرەم لەوێ کە گەڕاوە پێغەمبەرە فەرمی عەلەیهی الصەلاة وەسسەلام ئیلا ئەبوو ڕوغال نەبێت کە چووە دیار قەبرەکەی فەرمووی ئەزانن ئەمە قەبری کێیە فەرمووی ئەمە قەبری ئەبوو ڕوغالە ئەم پیاوە حەرەمی خوای گەورە مەنعی کرد لە عەذابی خوا لە حەرەمی خوا عەذابی نەدا لە حەرەم دەرچوو هات بەرەو شارەکەی خۆی ئەوش لەسەر دەم کەوت و ئەوش ڕوحی دەرچوو ئەلێرە نایەنەتە چاڵ و کۆمەڵێ ئاڵتوین باشی پێ لەگەڵ جەنازەکەیان نایەنتە قەبر هەڵیکەنن سەحابە ئەفەرمێ بە شمشێر خەریکمان بوو هەتاوەکو گۆزە ئاڵتوینەکەمانش دەرکرد ئەلەو کاتەوە هەرما بوو بۆیە خوای تەعالە ئەفەرمێت فەلەمما جاء ئەمڕنا کاتی عەذابی ئێمە هات بە یەک دەنگێک یەک سەوتێک یەک شاری ئێران کرد خوای گەورە و میهرەبان نجينا صالحا والذين آمنوا معه برحمة منا صالح من رزقار كرت أوي كإيماني هاوردبو بصالح رزقار من كرت ومن خزي يومئذ وفي قراءة ومن خزي يومئذ إن ربك لهو القوي العزيز لباشوي كنمان كالروح لا شيئا نما يكسي كان صالح سلامي خوالي سربهات دياريانو بياني وت يا قومي لقد أبلغتكم رسالة ربي ونصحت لكم ولكن لا تحبون الناصحين أي قومكم أوي خواي قورو مهربان بمني وتبو بيتانا موت زور هولم دا لقلتانا ونصيحتانا زور كرت بلام إيوا أو كسانيك نصيحتك إيوا خوشتان ناقرك وكو قليبي بدر كبيغمبر صلى الله عليه وسلم لمعركة بدر دا شو بان حفتا جنازكي مشركة كان فرموي آية أو من خواي قورو مهربان وعدي بيم دا كسر ميخص إيوش وعدي بإيوش دا كالزليل بن لجهنم بمين نوا إمامي عمر رضاي خواي لبي فرموي أي بيغمبري خوا تو لقل أدسافي قاقساكي كالروح لبريان نية فرموي أوان إيساكا لإيوة باشتر جويان لما خواي قورو مهربان زندوياني كردوا بو التوبيخ وتقريع زليلية آوة شو ديار قومكيانو أم دي الري فرمو يا قومي لقد أبلغتكم رسالة ربي ونصحت لكم ولكن لا تحبون الناصحين إيوا أو كسانتان خوش ناويك نصيحتكن بويا آقدار بن براكانم أمري بيغمبر نشيني صلى الله عليه وسلم خواي قوراء فرمي فليحذر الذين يخالفون عن أمره يعني أمري بيغمبر صلى الله عليه وسلم با أوان زور حذر بنو زور وريا بنو زور أقايا لخويان بيه كأمري بيغمبر أشكين صلى الله عليه وسلم كأمر شكان شيد بسرادة أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم والله أمري بيغمبر بشكيني صلى الله عليه وسلم تشي فتنة دي وتشي عذابي زور قورة دي أمري بيغمبركان نشكينين سلامي خويان لسر بيت إيمان من بهمو بيغمبران هبيت وشن درز عبرتيكي صالح سلامي خويا لسر بيت بتواني لحفتيكي تري دا باسي بكي ونصيحتيكي تري أويا هاتوا والله أعلم لا مركزي أمنا و لشونكاني ترشوا إما زور جاب خلقين خلقين أم تعزيك إيستاك هيا كبمشي وأكري أما الشرعي نية أما لهيش كتابك نية أما لهيش مذهبك نية بخوا لهيش آية حديثك نية أم تعزيه أويشي داي أنا هرقن أحبارا أم تعزيك وتمانا زور وتمانا نصحت لكم تعزيه شرعينية مسلمانان بمشي ويا شجا هلصن
ڕێگا ئاگرن لە خەڵکی و دوو سێ خێمە و لەبان جەعدا و سیارە دەعامی کردووە و بۆیە نەسیحەتێکی جوان بوو ئێمەیان ئاگادار کردەوە وتیان بتوانن بەو خەڵکە بڵێن تعزیە دائەنن. تعزية طبعا أصلا وأن المساجد لله فلا تدعو مع الله أحدا. مزگەوت جێی سوژدە بردنە، جێی عیبادەتە، جێی جگەرە خواردن نییە، جێی قاوە خواردن نییە، جێ ئەو کەسە نییە کە نوێژ ناکە، جێ ئەو کەسە نییە کە باوەڕی بە نوێژ نییە، جێی مەلای پارەخۆر نییە. مزگەوت جێی عیبادەتە. بۆیە کە لە ناو طبعا ئێمە لە ئەسڵەوە شەرعی نییە بەم شێوە، بەڵام داوایان کردو لەسەر ڕێگاکان خەڵک کە تەعزیەدانا خێمە و مێمە دامەنن و ڕێ لە خەڵکی مەگرن و نەبنە قوتاع و تەریق و حەقی ڕێگاش ئەبێ بدرێت. ئاگاداری ئەو مەسەلێش بن داواکەین لە خوای گەورە میهرەبان کە لە گوناهەکانمان خۆش بێت. خوای گەورە میهرەبان ئاخرمان خێرکە. یا ربی خوای گەورە بە ڕەحمی خۆت ڕەحممان پێ بکەی. یا ربی خودایە، یا ربی خودایە لێتە پاڕێنەوە بە ناوە جوانەکانت و بە سیفاتە بەرزەکانت بارانی ڕەحمەتمان بۆ بنێری. خوایە گیان بارانی ڕەحمەتمان بێ بنێری. یا ربی خودایە لەبەر تاوانبارەکان ڕەحمەتی خۆتمان لێ نەگریتەوە. یا ربی خودایە شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم لە مردۆکانمان بکەی، ڕەحم لەو برایانەمان لەو خوشکانەمان کە بە ئیمان و ڕۆیشتون. خوایە گیان ڕەحم لە ئێمەش بکەی کاتی ئەچینە لایەن، ڕەحم لە دایک و باوکانمان بکەی، خوایە ئاخریان خێر بکەی، ئەوانەیشی مردوون بەڕەحم و بەزەی خۆت ڕەحمیان لێ بکەی. آمین والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. قوموا إلى صلاتكم يرحمكم.